بەخێر بێ دکتۆر. سەرەتا سڵاو لە جەنابت و لە جەناب مامۆستا ئاوات و هەموو ستافە بەڕێزەکەی ئاوات ئەکادمی. بەڕاستی سەرەتا دەمەوێت سوپاس و دەستخۆشی خۆم پێتان بگەینم بۆ ئەو جوهدە زۆر و ماندیبوونەی کابەر تا ئەو لە حەزەی لەگەر ئێمە دەیچێژن و چەشتوتانە. بەڕاستی کاتەکەش کەمە بۆیە زۆر نامەوێت لە کاتی بەشداربووان و ئەوانی کەوادانەوێت کۆمنتیان هەیە وەکو فیدباک قسە لەسەر بابەتەکە بکەن. هەڵبەت هۆکار و معلومی جەنابتانە و معلومی هەموو بەشداربووانەکەەوە هۆکار و ڕێگاکانی بەرەو پێشبردنی خود یاخود داڕشتنی کەسایەتی مرۆڤەکان زۆرن. دەکرێت بە خوێندنەوە بێت، دەکرێت بە ئەزمون بێ لە ژیان، دەکرێت بە کۆرس بێ یان بە خود بێت. جا هۆکارەکان زۆرن. بەڵام لێرە خاڵەکی زۆر گرنگ هەیە. ئایا هەموو ئینسانێک بۆی دەردەکەوێت بە ئەزمونێکی دوور و درێژ و توولانی بگاتە ئەو ئەنجامانی کەەوە کەسانێک پێگەیشتون بە کاتێکی زووتر یاخود تەمەن ڕێدەدا؟ بۆ نمونە نمونەیەک لەسەر بێنەوە کەسێک کە دەستە دەورێکی زمانی ئینگلیزی بێت یان عەرەبی بێت، دەکرێت و کەسە لە ماوەی 6 مانگ یاخود ساڵێک دەورەکە بکە. ئەگەر هەفتەی بۆ نمونە 2 ڕۆژ بەشداری تێدا بکە، دەکرێت دەورەکە بکاتە دەورێکی چڕوپڕ و ئینتێنس، با بڵێن هەفتەی 3 بۆ 5 جار بەشداری بکات. ئەو کاتە 12 مانگێکە ساڵیەکە دەکرێت ببێتە 6 مانگ. 6 مانگەکەش دەکرێت کەم بکرێتەوە بۆ 3 مانگ. مەبەستی ئەو دەورەی چالاکردنی یادگە و پەرەپێدان بە توانای زیهنیەکان cognitive abilities یان cognitive با بڵێن skills هەمان شتە کەوا ئەو ئاواتە کاریم کاری لەسەر دەکات. بەڕاستی ئەمن نامەوێت بێن باسی ئەو شتانە بکەم کەوا لە بەرنامەکەی هاتیە لە با بڵێن لەوەی کەوا لە پێشەکی ئێوەش باستان کرد. تەنیا ویستم چەند ئاوتلاینێک چەند سەرەدایەک بە بەشداربووان بدەم کەوا بخۆم لە ئەزمموی شخصی خۆم سوودم لێ دیتە. سەرەتا ئەوە قسەی لەسەر نییە کەوا ئەو ستافە ماندوونە ناسەی خولی یاگە پێی هەستاون. بەڕاستی ماندوونە ناسانە بەردەوام لە هەموو کاتێک بە هەموو شێوەیەک لەگەڵ بەشداربووان خەریکن. جا من وەکو بەشداربووێک دەمێ ئەوە شتان پێڕابگەینم لێرەوە. ئەو دەورە خۆی لە خۆی داوا دیارەکەوە مامۆستا لەگەڵ هەموو بەشداربووانە، بەڵام زۆر جار دەبتە 1-to-1. هەندێک دەورە هەیە یان هەندێک کۆنساڵتیشن هەیە کە یەک لە بۆ یەکە بە تایبەتی لە بواری بزنس کۆچێک هەیە ڕاهێنەرێک هەیە بە تەنیا لەگەڵ تۆدا دەنیشن بۆ ماوەی نیو سەعاتێک یان زیاتر کەمتر. ئەو دەورە زۆر جار وای لێ دێتن لە نزیکەوە هەز دەکەی کەوا پەیوەندیان لەگەڵت هەیە. جا بۆ هەمووان وایە ئەوە نازانم، بەڵام زۆربەی کات ئەوە ڕوویداوە لە بەشداربووانی تریش دەتانم بڵێن بیستومە. ئەوەی وەکو خۆم لە ئەزمموی شخصی خۆم سوودم لێبینەوە ویستم باسی چەند ئەو بابەتە بکەم. سەرەتا من وەکو خۆم بەهۆی سەرقاڵی و بەهۆی هەندێک کاروبارەوە توانیم 120 بۆ 40 دەورەکە تەکنیک و ڕێگاکانی جێبەجێ بکەم. 20 بۆ 40 لەگەڵ ئەو 20 بۆ 40 ئەو سوودانێکەوە لێم بینون. یەکێک لە سوودانە زمان پاراوی نەک بەس لە زمانی دایک وەکو زمانی کوردی، بەڵکو لە هەموو زمانەکان کە دەیزانیت ئینگلیزیە، عەرەبیە، تورکیە یاخود هەر زمانێکی ترە. بخۆم بە ئەزمموی کەسی خۆم ئەزمموی شخصی خۆم بە شتەدا ڕۆیشتم و تەنانەت زۆر پێشم سیر بوو. دەوروبەرەکەشم هەستیان بۆ گۆڕانکاری کردووە. خاڵێکی دی توانای خەیاڵکردن ئیماجینیشن زۆر بەهێز دەکاتن. یعنی ئەتوو لە قسەکردن کاتە قسە دەکەی هەندێک نمونە دەهێنیەوە باشە، لەو نمونانە لوتبەردە دەکەی کەوا توانای وێناکردن و توانای خەیاڵکردن چەند بەهێز بووە. خاڵێکی دی توانای لەبەرکردن و با بڵێن باشتربوونی لەبەرکردن و خێراتربوون لێ. ئەوەش لە هەمان کاتدا زۆر بەرەو پێش دەچێت تا ڕادەکی باش. ئەوەی کە لەلانی دەرونیۆش زۆر پێمگریم کەوا جەختی لەسەر بکەمەوە ئەویش ئەوەیە کەوا توانای ئەوەی کە پێ دەڵێن سێلف کۆنفیدەنس یان سێلف ئیستیمتمانە بە خۆبوون ئەوەش لە مرۆڤ زۆر زیاد دەکاتن. یعنی نازانم پەیوەندیەک لە نێوان یادگە هەیە، جارێ نەگەیشتم و نەتیجە وەکو دکتۆرێکی موقیم، بەڵام ئەوە تێدەگەم کەوا
حەز بە گۆڕانکاری دەکەم لەسەر خۆم کەوا توانای متمانە بەخۆبوون و توانای قسەکردن و توانای دەربڕین و توانای گزارشکردن لە بابەتەکان بە شێوەیەکی فراوان زۆر بەرەو پێش چووە. جا بەوە کۆتایی پێوێنم قسەیەکی ئینگلیزی هەیە دەڵێ بە ناوی ئەبراهام لینکۆڵن دەکەوەی سەرۆکی ئەمریکا کە دەڵێ if I had 8 hours to chop down a tree I would spend 6 hours sharpening my axe. دەڵێ ئەگەر 8 ساعتم هەبوایە بۆ بابڵین بۆ لێکردنەوەی دارێک بۆ پارچەکردنی دارێک لەو 8 ساعتە 6 ساعتم بە تیژکردنەوەی تەورەکەم بەسەر دەبرد. باشە؟ جا بەڕاستی من دەتوانم بڵێم ئەو دەورە دەستپێکێکە لە بۆ هەموو ئەو بابەتانی لە بۆ هەموو ئەو شتانی کەوە ئەو فیڵدانێکەوە مرۆڤ لە مێشتی باشە چزای فێربوون بێ چزای بابەتی بزنس بێ چزای بابەتی حسابیات بێ هەر بابەتێک هەر بوارێکەوە مرۆڤ دەیەوێت فێری بی ئەو دەورەوەیە هەر دەورەیەکی یادگا بە تایبەتی ئەو دەورەیە باشە دەستپێکێکی زۆر باشە بۆ ئەوەی کاتەکان بۆ کورت بکات و بە ماوەی خێراتر و کەمتر بتوانی فێرە ئەو دەورەیە بی یان ئەو بوارە بیکاوە دەتەوێت کاری تێدا بکەیت. بەڕاستی وەکو کۆتا قسە ئاوات ئەکادیمی ئەمن لە 2020ەوە لەگەر کۆڕۆنای ئاشنایەتیم پیا کرد لەگەڵیان دید و تەسەوراتی من بەرامبەر بە هەموو ئەو شتانی کەوا پێشتر لە لام کەڵەکە بوو بە ئەو زۆر بیرکردانەوەکەوە ئایا مستەوای دەوراتی کوردی مستەوای خولەکانی کوردی چۆنە تا چەند بەهێزە لەگەڵ کۆرسێرا و یودێمی و ئەو بابە ئەو وێبسایتانەی تر ئەو بربەستەی شکان یعنی ئەو بەستەڵەکەی بە تەواوی هەپرون و تەفروت و ناکرد. دووبارە و سێبارە زۆر سوپاسی ستافەمان دوونە ناسەکەی ئاوات ئەکادیمی دەکەم جەناب مامۆستا ئاوات کە بەردەوام لەگەڵمان خەریکە مامۆستا عەتا کەوا بەڕاستی شەون و خون و مادیبوونی زۆریان چەشتووە لەگەڵ یەکە بەیەکەی ئەندامەکان و بەشداربووەکان. بەڕاستی بەو دەدەقەیەکەوە قسەم کردووە کە لە کاتەکەش لای داوە کۆتایی پێ نایە باسکردنی ئەو مادیبوون و هەوڵ تێکۆشانیوان بەڵام لەبەر کەمی کات و لەبەر بەشداربوو ئەزیزەکان جەنابی مامۆستاش نامێ زیاتر بێ هیوای سەرکەوتن بە هەموو بەشداروان دەخوازم ڕێگایکی زۆر دووستان گرتوۆتە بەر هەمووی ناڵێم هەمووی بەڵام زوو لەبەرەوەی دیراسەم نەکردووە بەڵام زۆری تەکنیک و ئەو ڕێگایانی کەەوە باز دەکرێت لەو دەورەیە ئێڤیدنس بیسدا ئەگەر ئێڤیدنس بیس دیژنەبی تاقی کراوەتەوە ئەگەر تاقیش بەلای کەمی لەسەر دایان کەس تاقی کراوەتەوە و بەندەیەکەکە لەو کەسانێکەوە سوودێکی زۆرمان لێبینی و دووبارە زۆر سوپاسی هەموو لایەک دەکەم و سوپاس بۆ جێگرتنتان.